سڵاو بەخێربێن بۆ KBO ڕیکاپس. لە ڤیدیۆی ئەم جارەدا وەرزەکانی پێنجەم و شەشەمی زنجیرەی پیکی بڵایندەرەکانتان بۆ بخت دەکەینەوە و کۆتایی بە زنجیرەکە دەهێنین. با دەست پێ بکەین. وەرزی پێنجەم دوای تێپەڕبوونی ماوەیەک بەسەر ڕووداوەکانی وەرزی پێش و دەست پێ دەکات. لەو ماوەیەدا ڕووداوێکی گەورە ڕوویدا، ئەویش داشکانی بازاڕی دراو بوو. تۆمی پێشتر ئاگادار بوو دەیزانی ئەوە ڕوودەدات و مایکی لەوە ئاگادار کردبووە کە تا دەتوانێت پشک بکڕێت. بەڵام مایک لە ئەمریکا لەگەڵ جینەی خۆشەویستی بوو بە قسەی نەکرد. بەهۆش پیکی بڵایندەرەکان پارەیەکی زۆریان لە کارە یاسایەکان لەدەستدا و بڕیاریاندا بگەڕێنەوە سەر کارە نایاسایەکانی پێشوویان. بەو شێوەیەش پیکی بڵایندەرەکان گەڕانەوە بەرمیگهام. مایکل لەگەڵ جینا گەڕایەوە شارەکە، بەڵام ئێستا خانەوادەکە ڕقیان لە مایکل دەبێتەوە، نەک تەنیا لەبەر ئەوەی کە تەواوی پارەکانیانی لەدەستدا، بەڵکو لەبەر خۆشەویستەکەی کە لەگەڵ خۆی هێنابوویەوە بێرمیگهام، چونکە پێشتر لەگەڵ چەند کەسێک بیندراوە کە هەوڵی کوشتنی تۆماس شێڵبییان داوە. مایکل نکۆڵی لەوە کرد، بەڵام هیچ بەڵگەیەکی نەبوو تاکو بیسەلمێنێت وانە. پاشان دەبینین کەسێک نامەیەکی هەڕەشە ئامێز بۆ تۆمی دەنێرێت، باسی شتگەلێکی دزراو دەکات. تۆمیش تووڕە دەبێت و بۆمبەکانی دەوری دەتەقێنێتەوە. دواتر بۆمان دەردەکەوێت ئەوانەی ئەو کارەیان کردووە مافیای سکۆتلەندین و بە کوڕانی بیڵی ناسراون. یەکەم دەرکەوتنیشان لە دارستانێکدایە کە گۆرانیەکەیان دەڵێنەوە، هەروەها هێرش دەکەنە سەر ئەبێراما گوڵد و کوڕەکەی دەکوژن، پێشی دەڵێن هاتوین تۆماس شێڵبی بکوژین، بچۆ و ئەوەی پێڕابگەێنە. دوای ئەوە ئەبێراما گۆڵ بڕیار دەدات تۆڵە لە کوڕانی بیڵی و سەرۆکەکەیان جەیمز مەکافرێن بکاتەوە. هێرش دەکاتە سەر یەکێک لە کاروانە بازرگانەکانیان و لە ناوی دەبات، هەروەها هەموو ئەو کەسانش دەکوژێت کە لەگەڵین. پاشان بۆ یەکەم جار تۆمی دەبینین لە پەرلەمان. تۆمی لە پەرلەمان وەکو نوێنەری خەڵکو ئەوانە ڕەفتاری دەکرد کە دەنگیان ناگات بەدەسەڵات، بەهۆی شێوازەکەی و بەهێزی قسەکردنی سەرنجی ئۆزوالد مۆزلی ڕاکێشا. ئەویش بانگەشتی کرد تاکو واز لە شوعیەت بهێنێت و ببێتە کەسێکی فاشیست. تۆمیش وەک هەمیشە تاکو لە شتێک دڵنیانە بێتەوە نایکات، بەڵام بە ئۆزوالد دەڵێت تەواو منیش لەگەڵتانم. لەگەڵیاندا دەنیشێت و هەندێک لە پلانەکانیانی بۆ دەردەکەوێت بۆ هەواڵگری بەریتانی. ئەو کەسەشی زانیاریەکانی پێدەڵێت بێنیانکەر خۆشەویستی ئایدایە کە لێ دووجیانە، بەڵام جارێ پێی نەگوتووە. چوونی تۆمی بۆ نێو فاشیستەکان سەرنجی وینستن چەرچڵی ڕاکێشا. چەرچڵ قسە لەگەڵ تۆمی دەکات و پێی دەڵێت تۆ بەڕاستی فاشێنیت وایە؟ تۆمیش دەڵێت نا، چوومەتە نێویانەوە تاکو لە ناویان ببم. ئەویش پێی دەڵێت کەوایە بەردەوام بە. تۆمی دەترسا لە هاوڕێیەتیەکەی لەگەڵ ئۆزوالد، چونکە کەسێکی خراپ و خۆبەزلزان بوو لەگەڵ خەڵکی و لە ڕاستیشدا دەستی هەبوو لەگەڵ کوڕانی بێڵی، چونکە پێش ئەوەی بێتە ئینگڵتەرا لە سکۆتلەندا بوو. لەو ماوەیەشدا ئارتەر و لیندا کێشیان هەبوو پێکەوە، هەر بۆیە لیندا بڕیار دەدات بگەڕێتەوە شارەکەی و بچێتە لای کەسێک کە بەتەنیا هاوڕێی بوو. بەڵام ئارتەر تووڕە دەبێت و بە شێوەیەکی دڕندانە لی دەدات تا چاوی کوێر دەکات. تۆمی ئاهەنگێکی سەمای بالی ڕێک دەخات. لەو ئاهەنگەشدا لیندا دێت و دەیەوێت تەقە لە ئارتەر بکات، بەڵام پۆڵی لە دوایین ساتدا ئارتەر ڕزگار دەکات. لە هەمان شەودا ئەبێراما گۆڵ داوای هاوسەرگیری لە پۆڵی دەکات و ئەویش ڕازی دەبێت. دواتر لیندا ڕزگار دەکەن و ناهێڵن بمرێت، بەڵام لیندا هێشتا لە ئارتەر تووڕە بوو بەهۆی ئەو کارەی بەسەر هاوڕێکەی هێنا و بۆ هەمیشە وازی لێ هێنا. هاوسەرگیری تۆمی و لیزی ستارک جیاوازی وای نەبوو لەگەڵ هاوسەرگیری ئارتەر و لیندا. کۆمەڵە کێشیان لە نێواندا بوو بەهۆی ئەوەی کە هەر خۆشی نەدەویست و هێشتاش گرێسی خۆش دەویست. تۆمیش جاروبار خەیاڵی دەکرد و گرێیس دەهاتە پێشچاوی و قسەی لەگەڵ دەکرد. بارودۆخی دەرونی و جەستەیەشی تا دەهات خراپتر دەبوو، هەمیشەش بیری لە خۆکوشتن دەکردەوە. تۆمی بەڵگەیەکی لە دژی مۆزلی دەستکەوت و دایبەیان کرد، بەڵام لەو کاتە یان کرد دەویست لە ماڵ بچێتە دەرەوە ئۆتۆمبیلەکەی دەتەقێتەوە و لەلایەن فاشیەکانەوە دەکوژرێت. بەو شێوەیە دووەم خۆشەویستی ئایداش دەمرێت. لەو کاتەدا تۆمی بۆی دەردەکەوێت مۆزلی کەسێکی یاسایی نییە و زۆر مەترسیدارە، هەر بۆیە بڕیار دەدات بیکوژێت. پاشان کۆبوونەوەیەک لە نێوان پیکی بڵایندەرەکان ڕێک دەخرێت، بەڵام پێش ئەوەی دەست پێ بکات مایکل قسەکانی پێدەڕێت. پێش ئەوەی بازاڕی بۆرسەدا بڕمێت نێردرا بوو تاکو پارەیەکی زۆر بۆ خانەوادەکە کۆبکاتەوە بە شێوەیەکی یاسایی، و خەریک بوون کارەکانیان لە ئەمریکا ئەنجام دەدا بە هاوکاری خانەوادەی جینە. پارەیەکی زۆریشیان دەست دەکەوت لە ڕێی بازرگانی مادەی هۆشبەرەوە. تۆمیش گوێ لە قسەکانی مایکل دەگرێت و دەڵێت باشە با بچینەوە سەر کارەکانی خۆمان، وای دابنێت تۆ لە خێزانەکەمان نیت. ئەو ڕۆژە دێت کە هەمووان چاوەڕوانی بوون، ئەو ڕۆژەی کە بڕیارە ئۆزوالد مۆزلی بکوژن. ئۆزوالد وتارێکی بەهێز و مێژووی پێشکەش دەکات، هانی خەڵکی دەدات پشتیوانی فاشەکان بکەن لە دژی دوژمنانی وڵات کە دیموکراتیەکان و شوعیەکان و جوولەکەکانن. هەر لە سەرباسی جوولەکەکان ئالفی سالامۆز دووبارە دەگەڕێتەوە. ئەوە ژواتە ڕزگاری بوو لەو فیشەکەی تۆمی لە کۆتایی وەرزی پێش و پێوینە. ئالفی پیاوەکانی دەنێرێت تا یاخیبوونێک بکەن لە شوێنی پێشکەشکردنی وتارەکە،
تاکو کارەکەی تۆمی ئاسان بکات لە کوشتنی ئۆزواڵد، بەڵام بە شێوەیەکی لە ناکاو کەسێکی نەناسراو بە قەناس تەقە دەکات. ئەبێراما گۆڵدیش دەیەوێت تۆڵی کوڕەکەی بکاتەوە، بەڵام کەسێک چەند چەقۆیەکی لێ دەدات و دەیکوژێت. هەروەها هەوڵ دەدەن ئارتەریش بکوژن، بەڵام بەهێز دەبێت و دەتوانێت بیان کوژێت. کەسێک پلانەکەی تۆماسی ئاشکرا کردووە، بەڵام ڕوونە کە ئۆزواڵد پێی نازانێت، چونکە دوای ئەوە پێکەوە لەگەڵ تۆمی باسی ئەوە دەکەن کە چی ڕوویداوە. دوای ئەوە تۆمی زۆر تووڕە دەبێت بە جۆرێک ئارتەر دەترسێت لەوەی ئاخۆ بەنیازی چ کارێکە بیکات. ئەوەی پلانەکەی ئاشکرا کردبوو فێنی برا بچووکی بوو، بێگومان ئەوەش بە هەڵا. فێن هیچ شتێکی نەدەزانی، هەر بۆیە تۆمی پێی دەڵێت کارێکم پێتە. ئارتەر لەگەڵ یاریزانێکی پێشووی تۆپی پێ دادەنیشێت لە گرەوەکانی یاریەکان. لە ڕۆژی کوشتنەکەدا فێن زۆر ئاگای لە خۆی نەبوو، باسی ئەوەی کرد کە بەنیازن سەرۆکی فاشەکان بکوژن. ئەو کەسەش لەڕێی تەلەفۆنەوە پەیوەندی بە یەکێکی ترەوە کرد. بە پێچەوانەی وەرزەکانی پێشوو ئەم وەرزیان بەسەر نەکەوتنی تۆماس شێڵبی کۆتایی هات. شکستێکی زۆر خراپی هێنا و دوان لە پیاوەکانی لەدەستدا. هەروەها چەندین کێشەی خێزانیشی هەیە و هیچ کەسێکی خانەوادەکەی متمانی پێ نییە، جگە لە ئارتەری برای کە بەردەوام متمانی تەواوی پێێتی. وەرزی پێنجەمیش بە دیمەنی تۆماس شێڵبی کۆتایی دێت کە لە تەموو مژێکدا دەڕوات و چاوی بە گرەیز دەکەوێت و دووبارە هەوڵێکی دیکەی شکست خواردوو دەدات بۆ کوشتنی خۆی. دوای هەوڵی خۆکوشتنە شکست خواردوەکەی، تۆماس پەیوەندیەکی پێوە دەکرێت لەلایەن بریکارێکی ئێرلەندیەکانەوە بە ناوی کاپتن سوین کە لە کۆڵینەوە لەسەر هەوڵی کوشتنی ئۆزواڵد مۆزلی دەکات. لاشەی بارنی تۆمپسن و ئەبێراما گۆڵد و پۆلی شێڵبی دەگەڕێنێتەوە کە لە هەوڵی کوشتنەکەدا گیانیان لەدەستدا. تەواوی خانەوادەی شێڵبی کۆ دەبنەوە بۆ پرسەی پۆلی. مایکل سوێن دەخوات تۆڵە لە تۆمی بکاتەوە بەهۆی ئەوەی بە تاوانباری دەزانێت لە مردنی پۆلی. دوای 4 ساڵ و لە ساڵی 1933 تۆمی ئێستا وازی لە خواردنەوە کحولیەکان هێناوە. کۆبوونەوەیەک ئەنجام دەدات لەگەڵ هاوپیشەکەی جاک نیلسن، وەکسەری مافیەکانی باشووری بۆستن و مامی جینە. چەند گفتوگۆیەکیش کەس خوارد و دەکەن لەسەر گەڕانەوە بۆ سەرکارەکان. مایکل زیندانی دەکرێت بە تاوانی بازرگانی تلیاک. لەلایەکی ترەوە ئارتەر تا دێت ئالوودەیەکەی خراپتر دەبێت، بە تایبەتی دوای مردنی پۆلی. دوای ئەوە لیزی پەیوەندی بە تۆماسەوە دەکات و پێی دەڵێت خۆی و منداڵەکان ناتوانن گەشت بکەن بۆ کەنەدا بەهۆی نەخۆشیەکەوە کە پێی وایە ئەو نەخۆشیە پەیامێکە. بۆیە تۆمی بڕیار دەدات بگەڕێتەوە بۆ بەریتانیا تاکو لە بارودۆخی ڕۆبی کچی دڵنیا بێتەوە. لە دەستشۆرەکەدا تووشی پەرکەم دەبێت. لیزیش داوای لێ دەکات بچێتە لای پزیشک، بەڵام تۆمی ڕەتی دەکاتەوە. جاک نیلسن دەیەوێت چای بە فاشەکان بکەوێت. تۆمیش ئەوە بە دەرفەتێک دەزانێت بۆ هاوپەیمانی بەستن لەگەڵ کاپتن سوینگ. دەچێتە لای ئەلفی سالامۆنز و ئەویش مردنی چارلی سالامۆنی مامی پێڕا دەگەێنێت لەلایەن مافیەکانی نیلسنەوە. دوای چاوپێکەوتنێک لەگەڵ مۆزلی و دیانا مێدفۆرد، تۆمی چاوی بە نیلسن دەکەوێت و ڕازی دەبێت کە زانیاریە سیاسیەکانی ئینگڵتەرای پێ بدات لە بەرامبەر بازرگانی تلیاک. دوای ئەوە نەخۆش دەکەوێت و پێویستی بە چارەسەرێکی قورسە. تۆمی دەیەوێت هۆکاری ئەو نەفرینە بزانێت کە پێی وایە کەوتوتە سەر خانەوادەکەیان. چاوی بە ئیزمی دەکەوێت. بێوەژنەکەی جۆنی برای ئایدا لە بری تۆمی لە بێرمینگهام کارەکان بەڕێوە دەبات و چاوی بە ئۆزواڵد مۆزلی و دیانای هاوسەری دەکەوێت لەگەڵ جینا. تۆمی بۆی دەردەکەوێت کەوا کەسێک نەفرینی لە خێزانەکەیان کردووە کە بووە هۆی مردنی گرەیس و هەروەها کەسە 7 ساڵانەکەی. ئەو کەسەش ئافرەتێکە کە وەکو تۆڵێک ئەو نەفرینی کردووە. تۆمی دەگەڕێتەوە بێرمینگهام و ڕاستەوخۆ دەچێتە نەخۆشخانە، بەڵام لیزی لەبەر دەرگا چاوی پێی دەکەوێت و پێی دەڵێت کەوا چارەسەرەکە سەرکەوتوو نەبووە و ڕۆبیش مردووە. تۆمی خۆی بە تاوانبار دەزانێت لە کوشتنی خێزانی ئەو ئافرەتەی نەفرینی لە کچەکەی کردووە. هەروەها تۆمی نامەکانی پزیشکەکەی پشتگوێ دەخات و پەیوەندیشی لەگەڵ لیزی خراپتر دەبێت. ئالوودەیەکەی ئارتەریش تا دێت زیاد دەکات. چاپێکەوتنێک لە نێوان کاپتن سوینگ ئێرلەندی و ئۆزواڵد مۆزلی و دیانا و جاک نیلسن و تۆمی ئەنجام دەدرێت. جاک ڕێگە دەدات تۆمی بازرگانی تلیاک بکات لە بۆستن لە بەرامبەر ئەوەی زانیاری لە مۆزلیەوە پێ بدات لەبارەی داهاتووی سیاسی ئینگڵتەرا. لەگەڵ کاپتن سوینگیش ڕێک دەکەون کە کرێکار ئێرلەندەکان لا نابەرین. تۆمی لە کۆتاییدا چاوی بە پزیشکەکەی دەکەوێت و پێی ڕادەگەیەنێت کە بەهۆی پەیوەندیەکانی لەگەڵ کچەکەی لە کاتی نەخۆشیەکەی ئەویش تووشی نەخۆشیەکە بووە و ماوەی ساڵێک تا 18 مانگی لەبەردەستا بۆ ژیان. پاشان دەبینین تۆمی خەیاڵ دەکات و لەگەڵ پۆلی قسە دەکات، داوای لێ دەکات کاتی پێبدات تاکو ئەو کاری پێویستە ئەنجامی بدات. تۆمی مامەڵە لەگەڵ بازرگانە چینیەکان دەکات کە ئارتەریان گرتووە بەهۆی ئەوەی تلیاکی بەکارهێنا بوو. لیندا دەگەڕێتەوە تاکو یارمەتی ئارتەر بدات بێتەوە هۆشخۆی. جاک نیلسن هەڕەشە لە بێڵی دەکات و دەیکاتە سیخۆڕی خۆی. تۆمی لەگەڵ دیانا دەخەوێت، بەڵام دواتر دیانا ئۆزواڵد دێنە ماڵی شێڵبیەکان و بە لیزی دەڵێت کەوا هاوسەرەکەی ناپاکی لێ دەکات. ئەوەش بۆ ئەوەی تۆمی و لیزی لێک جیا بکاتەوە. لە کۆتاییدا مایکل چاوی بە قەشەیەک دەکەوێت لە زیندان. پێی دەڵێت ئازاد دەبێت ئەگەر وەڵامی ئەو پرسیارانە بدەیەوە. مایکل دەڵێت کەوا ڕاوێژی لەگەڵ دایکی کردووە لە گۆڕەکەیدا و دەیەوێت تۆماس شێڵبی بکوژێت. پاشان مایکل لە زیندان ئازاد دەکرێت و دەیەوێت تۆڵە لە تۆمی بکاتەوە. لیزیش لە کۆتاییدا تۆمی بەجێ دەهێڵێت دوای ئەوەی بە خیانەتەکەی تۆمی لەگەڵ دیانا زانی. تۆمی داوا لە پیکی بڵایندەرەکان دەکات هەواڵی هەڵە بدەنە بێڵی تاکو ئێرلەندەکان بخەنەتەڵەوە، بەڵام گفتوگۆ لەگەڵ بێڵی دەکەن و دووک بێڵی دەکوژێت. فێن ناتوانێت خۆی فەرماندەر بکات، هەر بۆیە بە تەواوی واز لە کارکردن دەهێنێت.
ئێرلەندەکان دەکەونە تەڵەکەوە و دەچن تاکو ئارتەر بکوژن. دوای تەقەکردنیان کاپتن سوینگ و بکوژ ئێرلەندەکانی تێر دەکوژرێن. بە مەبەستی تۆڵەکردنەوەی پۆڵی مایکل چاوی بە تۆمی دەکەوێت و بۆم دەخاتە نێو ئەو ئۆتۆمبیلەوە کە تۆمی دوای کۆبوونەوەکە دەچێتە ناوی. بەڵام جۆنی دۆکس بۆمبەکەی خست بۆ ئۆتۆمبیلێکی ترەوە کە دەدەقێتەوە و سەرجەم هاودەستەکانی مایکل دەکوژێت. تۆمیش بەدەستی خۆی مایکل دەکوژێت وەک چۆن پۆلی پێشتر پێشبینی کردبوو. دوای ئەوەی هەموو کارەکان تەواو دەبن تۆمی ماڵئاوای لە خانەوادەکەی دەکات کە هیچ کامێکیان جگە لە ئارتەر نەیدەزانی کەوا نەخۆشی سیلیەتی. دوای مانگێک لە شوێنێکی نەزانراو تۆمی دەیەوێت خۆی بکوژێت، بەڵام ڕۆبی کچی دێتە بەرچاوی و پێی دەڵێت کەوا ئەو نەخۆش نییە. پاشان ڕۆژنامەیەکی دراو دەبینێت کە وێنەی پزیشکەکەی تێدایە لەگەڵ ئۆزواڵد مۆزلی. بۆی دەردەکەوێت کە پزیشکەکەی بانقەس پێی گوتووە کە نەخۆشی سیلی هەیە، هەر بۆیە دەچێت تاکو بیکوژێت، بەڵام لە کۆتاییدا بڕیار دەدات لێی خۆش بێت. دوای گەڕانەوەی تۆمی پیاوێک دەبینێت کە گالیسکەکەی سووتاندووە و هەموو ئەو شتانەی لە لاشی بوون سووتان، هەر بۆیە دەچێتە سەر ئەسپەکەی و بەرەو گردەکان بەڕێ دەکەوێت. بەو شێوەیەش وەرزی شەشەم و کۆتا وەرزی زنجیرەکە کۆتایی دێت. بەم شێوەیە کۆتاییمان بە ڕێکاپی تەواوی وەرزەکانی زنجیرەکە هێنا. بەو هیوایە چێشتان لێبینی بێت دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سوپاس بۆ بینەربوونتان.